بەپێی ڕێکخراوە جیهانی و نۆخەکانی مافەکانی مرۆڤ خۆپیشاندە ناڕزایەتیەکان دوا بە دوای کوشتنی چەند کچ و کوڕێکی گەنج لەم هەفتەیەدا تونتر بۆتەوە و پتر تاوی سندووە. هاوکات هێزەکانی کۆماری ئیسلامیش بەدڕندەترین شێوە ڕوبەڕووی خۆپیشاندەران دەبنەوە هەر لە کوشتنی ڕاستەخۆوە تا ڕەفاندن و سەرکوتکردن. بۆ زانیاری زیاتر پەیامێری دەنگی ئەمریکا سۆران خاتریمان لەگەڵدایە لە هەولێرەوە. سۆران ئەم کاتت باش، دوایمین زانیاریەکان چین؟ ئاسۆ دوایین زانیاریەکان ئەمڕۆ لە مەریوان دوای خۆپیشاندانە بەڵاوەکەی دوێنێ مانگرتن بووە. زۆربەی دوکانداران دوکانی خۆیان داخستووە لەو شارە و تا ئێستا مانگرتنەکەیش بەردەوام بووە. لە چەند شارێکی دیکە قوتابیان هاتوونەتە دەرەوە لە مەکتەبەکانیان و دژی کۆماری ئیسلامی درۆشم دەدەن. هەروە چەند کۆبوونەوەیەکی بچووکیش لە بووکان و سەقز و سنە راپۆرتی ئەو کۆبوونەوەە بە ئێمە گەیشتووە. ئەو تا ئێستا ئەو ئەمڕۆ ئەوانە بەردەوام بوو، بەڵام بە ئامەتەن خۆپیشاندانەکان پاش سەعات 4 و 5 بە کاتی ئێران دەست پێ دەکات ئێواران. بەڵێ سۆران باشە، دوێنێ خۆپیشاندان زۆر بەهێز بوو بە تایبەتی لە شەو لە ئێوارەی دوێنەیە. ئەم خۆپیشاندانانە زۆربەی شارەکانی گرتەوە بە تایبەتی شارە کوردنشینەکان مەریوان و سنە و سەقز و زۆربەی ناوچەکانی دیکەی دەوروبەریشی و هێزەکانی ئێرانیش بە توندی ڕوبەڕوویان بوونەوە. ئایا ئاگاداری ئەوەی چەند کەس گیانی لەدەستداوە و کوژراوە و چەند کەسیش برینارە یان چەند کەسیش ڕفێنراوە یان دەستگیر کراوە؟ بەڵێ خۆپیشاندانەکانی دوێنێ مەریوان دوای ئەوە دەست پێکرد کە تەرمی کچێکی خوێندکاری کورد بە ناوی نەسرین قادری بەخاک ئەسپێدراوە. ئەوەی کە بەپێ راپۆرتی ماڵپەڕەکانی مافی مرۆڤ دەڵێن لێدراوە و کوژراوە لەلایەن هێزە ئەمریکانەوە، بەڵام باوکی دەڵێ نەخۆش بوو. لە هەمان کاتا خزمانی نزیکی ئەو بە منیان ڕاگەیان، بە منیان لەگەڵیان قسەم کردوتیان کە هیچ نەخۆشیکی نەبووە. خۆپیشاندانەکان لە مەریوان بەرفراوانتر بوو لە شارەکانتر. من لەگەڵ 3 کەس لە خۆپیشاندەران و چەند کەسی دیکە لە دانیشتووی مەریوان دوێنێ قسەم کرد. ئەوان وتیان کە هێزە ئەمنیەکان ڕاستەوخۆ تەقە لە خۆپیشاندەران دەکەن بە چەند چەکی جۆرواجۆر تەقە لە خۆپیشاندەرانەکەن. هەروەها هێز لە بۆی یارمەتی سەرکوتی خۆپیشاندەران بدرێ هێز لە سنە و سەقزیش ڕاگواستراوە بۆ مەریوان. ئەوەی لە بارەی دەستگیریکردن و ڕەفاندن تا ئێستا بە دڵنیاییەوە دیار نییە، بەڵام ئەوەی کە شاید حاڵان بە منیان وت دەیان کەس تا ئێستا دەستگیر کراون و چەند کەسێکیش لەلایەن هێزە ئەمریکانەوە ڕفێنراون. بەڵێ باشە سۆران، هێزەکانی ئێران چەشێک بەکارێنن وەکو تاپڕ وایە ساچمەیە. ئەم چەکە هۆکاری چییە ئەم چەکە بەکارهێنرێت؟ جیاوازە لەوەی کە ڕوبەڕووی خۆپیشاندانە بنەوە بە تایبەتی زۆرێک لەو چەکانە بەکار هاتووە، بەڵام چەکێک وەکو تاپڕ کە ساچمەیە و زۆربەی برینارەکان کە ئەیان بینین لە سۆشیال میدیایە بریناری سەختن. ڕاستە ئەو شەکە ڕێک وەکو تاپڕە، بەڵام یەک هۆکارێکە ئەوەی کە شارەزایان باسی لێ دەکەن ئەوەیە کە هاوکات دەتوانێت چەند خۆپیشاندەر بپێکێ لە مودای دوورەوە لە نزیکیشەوە ئەگەر بیانەوێ بەڕاستی بیانەوێ خۆپیشاندەرێک بکوژن لە نزیکەوە بۆ چەکە تەقەیلیەکەن. بەڵام یەکەم ئامانجیان ئەوەیە کە هاوکات چەند خۆپیشاندەر بپێکرێت و بریندار بکرێت و ئەوانە دەستگیر بکرێن پاشان. ئامانجی ئەویان کە ئەوەی کە شارەزایان باسی دەکەن زۆر ئامانجیان کوشتنەکەن یەک ئامانجەکانیان بریندارکردنی خۆپیشاندەران و دەستگیرکردنیانە پاشەوە. بەڵێ باشە سۆران، دوایمین پرسیار سەبارەت بۆی کە ئایا هەڵوێستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە جیهانیەکانی مافەکانی مرۆڤ و قونسوڵخانەکانی وڵاتانی جیهان چییە بەرامبەر ئەو خۆپیشاندانە ناڕزاییانە و هاوکات ئەو ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی ئێران و زۆربەی هێزەکانی ئێران هەر لە بەسیجەوە تا هێزە چەکدارەکانیان بەرامبەر خۆپیشاندەران، ئایا هەڵوێستی ڕێکخراوە جیهانیەکان و قونسوڵەکان چییە؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی بە ئام جیا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست تا ئێستا پشتیوانی خۆیان دەربڕیەوە بۆ خۆپیشاندەرانی ئێران و هەروەها ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە هەموو دنیادا. ئەویشە جیا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سەرکوتی خۆپیشاندەرانیان لەلایەن هێزە ئەمنیەکان و لەلایەن هێزی سوپای پاسدارانە و بەسیجە سەرکوت کردووە. بەڵام ئەوەی کە دەوترێ لەناو خۆپیشاندەران باسە، لەناو خەڵکی ئێران خودی باسە، ئەوەی کە ئەو سەرکوتکردنە و ئەو ئیدانەکردنە ئەو پشتیوانیکردنی کۆمەلگای نێودەوڵەتی و هەروەها ئیدانەکردنی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بە شێوازێکی پراکتیک و عملی یارمەتی ئەوان نادا. ئەوان یارمەتییان دەوێت کە لە پراکتیکا لە عملا لە شەقامەکانە یارمەتیان بدرێت. بەڵام بە ئام ئێستا باسی ئەوەش دەکرێت کە چەند وڵاتی ئوروپایش دەیانەوێت سوپای پاسداران بخەنە لیستی گروپە تەرۆریستیەکانەوە کە ئەوە
ئێران هەر لە ئێستا کاردانەوەی پیشانداوە باوانە. بەڵێ سوپاس سۆران بۆ کاتێ پێت بەخشین هەر بژین.